بێ ئەوەی هیچ ئەکادیمیایەکی زمانەوانی تەواو بکات، خۆی فێری زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و فارسی کردووە. عومەر عەبدولکەریم تا ئێستا 6 کتێبی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و 2 کتێبیشی بۆ چاپکردن ئامادەیە. بۆ ئەو زمانانەی کە وەرگێڕانی پێیەکەم خۆم فێر بووم لە ڕاستیە خوێندنی ئەکادیمیم نەکردووە، جگە لە زمانی کوردی کە زمانی دایکە و هەمومان شانازی پێوەکەین، زمانی ئینگلیزی کە هەوڵم داوە فێری بم هەر لە منداڵیەوە خولیای بووم، زمانی فارسی بە هەمان شێوەکە خولیای بووم توانیومە تا ئاسێکی زۆر زۆر باش بڕۆم لەگەڵیا، و زمانی عەرەبیش کە بە حکمی ئەو دەر و دراوسێتی کە ئێمە عێراقین و لەگەڵ وڵاتانی دەر و دراوسیا هەیمانە عەرەبی تا ڕادەیەکی باش کە توانم تەرجومەم پێ کردووە. ئەمانەم کردووە سوپاس بۆ خوا بۆ لوتفی خوا کە هەوڵم داوە خۆم فێر بم، بەڵام یەکێک لەوانەی کە هەیە مەسەلەن ئەمانە گەر بەردەوام نەبی لەگەڵیانە لەبیر دەچێتەوە. بەڕاستی من زیاتر هەوڵ دەدەم وەرگێڕانی کورتیش بکەم یاخود شتێکم بۆ ئەوەی هیچ نەبێت زمانەکەم لەبیر نەچێتەوە، چونکە زمان مکالەمەیە، زمان قسەکردنە و ممارەسەیە کە نەیکەی لەبیرەچێتەوە. عومەر هێندە تینووی کتێب و خوێندنەوەیە، وەک خۆی دەڵێت لەگەڵ کتێبدا دڵداری دەکات و هەمیشە بە دوای کتێبە بە سوودەکاندا دەگەڕێت تا وەریان گێڕێتە سەر زمانی کوردی. وەرگێڕان کارێکی چێژبەخشە بەڕاستی، وەرگێڕان کارێکە کە گواستنەوەی ڕۆحی دەقێکە بۆ دەقێکی تر، گواستنەوەی دەقێکە بۆ دەقێکی تر لە زمانێکی بێگانەوە. ئەڵبەت ئەوەم بیر نەچێت کە من لە ئینگلیزی و لە زمانی عەرەبی و لە زمانی فارسیەوە خەریکی وەرگێڕانم، و خۆشبەختانە توانیومە لەو 3 زمانە وەرگێڕان بکەم بەپێی توانا، و زیاتر ئینگلیزی و فارسی و عەرەبیش بۆ ئەو مەقالانەی کە ویستومە تەرجومەم کردووە خەریکی وەرگێڕانی بوو. عومەر کە بڕوانامەی ماستەری لە ئەدەبیاتی کەڵهوڕ بەدەستهێناوە و جگە لەو کتێبانەی وەریگێڕاونەتە سەر کوردی، نزیکەی 200 وتاریشی لە زمانە بیانیەکانەوە کردووەتە کوردی، لە گۆڤار و ڕۆژنامەکان بڵاوی کردوونەتەوە. خاوەنی 6 کتێبم لە بواری وەرگێڕانە، نامیلکە و کتێب، دانەیەکیان ڕۆمانی نۆڤڵێتێک بوو بە ناوی خۆشەویستیان پارە لە 2005 بوو، وابزانم 5-6 بوو. دوای ئەوە ڕۆچوونێک بەنێو کۆمەڵگەی مەدەنی نامیلکەیەک بوو، پاشان پرەنسیپەکانی کاری ڕۆژنامەگەری، پاشان ڕێبەری ڕۆیتەرز بۆ پەیامنێران، کتێبێک لەسەر ئەنفالیزم بە ناوی لەسەر ئەنفال بوو، پاشتر کتێبێک لەسەر پەروەردە و فێرکردن. عومەر عەبدولکەریم سەرباری ئەوەی خوێندکاری دکتۆرایە، بەڵام لە وەرگێڕان سارد نەبووتەوە و وەک خۆی دەڵێت خەمی ئەو دەوڵەمەندبوونی کتێبخانەی کوردیە. دڵشادەنوارە، دەنگی ئەمریکا، گەرمیان.